بە پێی ڕێکەوتنی نێوان گۆڕان و یەکێتی سەبارەت بە حکوومەتی خۆجێی سلێمانی دەبێت 19 ئەم مانگا پۆستی پارێزگاری سلێمانی کە ماوەی 2 ساڵە لا یەکێتیە بدرێت بە گۆڕان. گۆڕان و یەکێتی 2 ساڵ پێش ئێستا ڕێکەوتن لەسەرەوەی 2 ساڵی سەرەتا ئاسۆ فەریدون پارێزگار بێت و 2 ساڵی دواتریش هەڤاڵ ئەبوبەکر. ماوەکەی ئاسۆ فەریدون چەند ڕۆژێکی تر تەواو دەبێت و ئەو 2 ساڵەی کە ماوە پۆستی پارێزگار لای گۆڕان دەبێت. گۆڕان چاوەڕوانی ئەوەیە ڕێکەوتنەکە لە کاتی خۆیدا جێبەجێ بکرێت و پۆستی پارێزگار وەربگرێت. هەرچەندە لە ڕێکەوتنەکەی نێوان گۆڕان و یەکێتیدا ئەوە هاتووە کە هەڤاڵ ئەبوبەکر کاندیدە بۆ پۆستی پارێزگار، بەڵام لە ئێستادا وەک ئەگەرێک باز لە سەردار قادر جێگیری پارێزگار دەکرێت بۆ وەرگرتنی ئەو پۆستە و گۆڕانیش ئامادە نییە باسی کاندیدەکەی بکات. پێی ڕێکەوتنەکە پۆستی پارێزگار بۆ بزوتنەوەی گۆڕانە بێ و سەرۆکی ئەنجومەن بۆ یەکێتیە بێ لە سلێمانی لە هەڵەبجە بە پێچەوانەوە. باشە لە سلێمانی ئەمە ڕوایە ئەی بابەتی ئەو کەسانی کەیکەنەوە پارێزگار هەڤاڵ ئەبوبەکر تا ئێستا ئەوە بۆ کەرکاتە ڕێکەوتنەکە هەڤاڵ ئەبوبەکر کاندیدی ئێوەیە بۆ پۆستی پارێزگار، ئێستاش گۆڕان هەمان قسە ئەکات؟ کەس پێشتر قسەیەکی وای نەکردو. ئێمە لە کاتی خۆیان ڕایگەیەنین کە کوێ کاندیدە و پۆستەکە چۆن بڕەکرێت. دیاریمان کردووە بەڵام باسی ناکەم. پرسیارەکە ئەوترێت لە نێوان سەردار قادر جێگیری پارێزگار هەڤاڵ ئەبوبەکردا ئێوە ڕەتان چێ بەسەرەوە کامیان ئەمڕۆن؟ من هیچ قسەیەک ناکەم. دەربارەی ئاڵوگۆڕی پۆستەکە ئاسۆ فەریدون لە پەیامێکدا ڕایگەیاند ئامادەیە پۆستەکەی ڕادەستی گۆڕان بکات و دەڵێت لە 20 ئەم مانگەوە دەستبەرداری پۆستەکەی دەبێت. حکوومەت ئەبوایە 2 ساڵەمەوە پێش 3 ساڵەمەوە پێش پلانی چارەسەرکردنی هەبوایە. ئەگەر پارێزگار لە ئەنجومەنی پارێزگاوە هەڵبژێدرێت پێویستە سەرۆکی هەرێم ئیمزای بکات و مەرسومی سەرۆکایەتی بۆ دەربکات، بەڵام گۆڕان بە فەرمی ڕایگەیاندووە کە بەرزانی بە سەرۆکی هەرێم نازانن و دەڵێن ماوەکەی کۆتایی هاتووە. بەڵام ئەگەر بارزانی مەرسومی سەرۆکاتی بۆ پارێزگاری نوێی سلێمانی دەربکات هەندێک ئەوە بەدان پێدانانی گۆڕان ناو دەبن کە گۆڕان وەک سەرۆکی هەرێم مامەڵە لەگەڵ بارزانیدا دەکات. بە پێی زانیاریەکانی NRT گۆڕان چەند بژاردەیەکی ئامادە کردووە بۆ ئەوەی دەست بەکاربوونی پارێزگار پێویستی بە ئیمزای بارزانی نەبێت. یەکێک لە بژاردەکان ئەوەیە کە ئەگەر پارێزگار لە ئەنجومەن دەنگی پێدرا دەست بەکاربوونەکەی نانێردرێت بۆ سەرۆکایەتی هەرێم، چونکە لە ڕێکەوتنەکەی گۆڕان و یەکێتیدا نووسراوە 2 ساڵی داهاتوو پۆستەکە بۆ کاندیدی گۆڕان دەبێت و بەرپرسانی گۆڕانیش دەڵێن ئەنجومەنی پارێزگا هەڵبژێردراوی خەڵکە و دەتوانن ئەو کارە بکەن. بژاردەیەکی تر ئەوەیە کە ئاسۆ فەریدون پارێزگاری سلێمانی خۆی دەست دەکار بکێشێتەوە و کاندیدەکەی گۆڕانیش بە وەکالەت پۆستەکە بەڕێوە ببات کە پێدەچێت ئەم بژاردەیان جێبەجێ بکرێت. بەو پێی ئاسۆ فەریدون لە بەیاننامەیەکدا بەڕوونی دەڵێت 20 ئەم مانگا دەست لە کار دەکێشێتەوە. لەم حاڵەتەدا پارێزگاری هەڵەبجەش خۆی دەست لە کار دەکێشێتەوە و کاندیدەکەی یەکێتی بە وەکالەت پۆستەکە وەردەگرێت. هێمن مەحموود NRT